ڕێزمان و خوێندنەوەی کوردی پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 16. بابەتی دیسان وەکووانەی ڕابردوو بابەتی ڕستەیە. لەوانەی ڕابردوو بابەتەکە ڕستە چەند جۆرە، بەڵام ئەوانەیە بەشەکانی ڕستاواتە ڕستە لە چ پێک دێ. لێرە ڕستەیان کردیتە دوو بەشی سەرەکی، یەکەچیان کۆمەڵەی ناو، ئەوی دیکەیان کۆمەڵەی کاریان کرداریان ئیش، واتە دوو کۆمەڵەیە، کۆمەڵەی ناو وە کۆمەڵەی کار. ناو وە کار. ئەوجا کۆمەڵەی ناویش دیسان ناوەکی دیکەشی هەیە، یان ناوی نیهادە یان ناوی بکەرە. کەنجی ناوی نیهادە ئەگەر هاتوو ئەو وشانە هەبوو، وشەی ئەو وشەیە لێرە ئەو وشەیە کە لکاوە بە وشەی نوێ، واتە ئەگەر ئەو وشەیەم دیتی یە کاتە یەکسەر دەبی بزانم ئەمن ناوەکە نیهادە، بکەر نییە، نیهادە. هەروەها وشەی هەرچەندە لێرە تەنیا یەک پیتە، بەڵام لە هەمان کات وشەیە، چونکە کارێکی ناتەواوە. و لێرەش دیسان لکاوە بە تەنیا نانووسرێ، ئەوها هەمیشە بە وشەکی دیکە دەنووسێ. و لێرەش وشەی بوو و دیسان وشەی کەواتە ئەگەر ئەو وشانە هەبوو لە ڕستەکەی، ئەو کارە ناتەواوانە هەبوو، بێگومان دووسێ کاری دیکەش هەیە، بەڵام لێرە هەمویان نەنووسیە، کەواتە یەکسەر دەبی بزانم بەشە ناوەکە نیهادە و بەشە کارەکەش گوزارەیە. ئەوجا ڕستە یەکەم پەرتووکەکەی پەریزاد نوێ یە، وشەی نوێ هەیە، پاشان یە نوێیە، کەواتە پەرتووکەکەی ناوە نیهادە، ئەوجا نوێیە، چونکە لێرە کارێکی ناتەواو هەیە، دەبیتە گوزارە. کورد خۆڕاگرە، کورد نیهادە و خۆڕاگرەکەش لەگەڵ ئەو دەبیتە نیهاد. ئەو لێرە لە جیاتی ناوی جێ ناوم هەیە زیرەکە، و مەلای جزیری لێرە نیهادە، و بلیمەت بوو. چیای هەڵگورد دیسان بڵندە، چییە؟ نیهادە. ئێستا خینەوەکە کووە؟ ڕستە کۆمەڵە وشەیەکە، بەسەریەکەوە دێن، مەبەست و واتایەکی تەواو دەبەخشێت، لە دوو بەش پێک دێ، بەشی ناو و بەشی کار. کۆمەڵەی ناویش لە چ پێک دێ؟ ئەو بەشەیە کە لە ڕستەدا لێی دەدوێن، واتە باسی دەکەین، لێی دەدوێن و ڕاگەیاندنێکی لەبارەیەوە دەدەین، وەک پەرتووکەکەی پەریزاد وە کورد. ئەو مەلای جەزیری، لێرە نووسیتیان مەلای جزیری، لێرە نووسیتیان مەلای جەزیری، بە خۆشیان نازانن کامەی ڕاستە. هیچ کات نابی ناو هەر جارەی جۆرەك بنووسرێەوە هەڵەکی گەورەیە، تەنیا یەک جۆر ڕاستە، یان جزیری یان جەزیری. ئەگەر نووسەرانی ئەو کتێبەی لە هەمان لاپەڕە نەتوانن ناوەکەی بە یەک شێوە بنووسن، ئەدی داخۆ وشەکانی دیکە کو دەنووسن، بەداخەوە کە نووسەری کوردی لەو ئاستەیە. ئێستا
چیای هەڵگورت بزانە چیای هەڵگوردیان وەکو خۆی نووسەیان ئەویشیان گۆڕیە. کەواتە ناو کۆمەڵەی ناو هەندێک جار ناوە هەندێک جاریش جێ ناوە. بێگومان دەبی ئەمن بزانم جێناو چییە. جێناو ئەوەیە ئەمن لە جیاتی ناوی خۆم بڵێم دەنووسم من یان ئەمن، لە جیاتی ناوی تو بڵێم دەنووسم تۆ یان ئەتوو، لە جیاتی ناوی ئازاد بڵێم دەنووسم ئەو، لە جیاتی ناوی ئێوە بڵێم دەنووسم ئێوە، لە جیاتی ناوی خۆمان دەنووسم ئێمە، لە جیاتی ناوی خوێندکاران دەنووسم ئەوان. کەواتە ئەوانە هەمویان جێناون. بێگومان جێناوی دیکەشمان زۆر هەیە، بەڵام لێرە تەنیا باسی هەندێکیان دەکەم هەتا بە بیرمان بێتەوە. جێناو واتە لە جیاتی ناو دەنووسین. بۆ وێنە من دەنووسم نامەکەم نووسی، نامەکەم نووسی، کە دەنووسم نامەکەم لێرە ئەو واتە من نامەکەم نووسی، بەڵام پێویست ناکە بنووسم من یان ناوی خۆم بنووسم، نامەکەم نووسی. هەموو کەس تێدەگا ئەمن نامەکەم نووسیە. ئێستا کۆمەڵەی ناوەکەمان زانی. ئەدی کۆمەڵەی ئیشەکە یان کۆمەڵەی کارەکە. کۆمەڵەی کارەکەش ئەو بەشەیە کە لە ڕستە ڕاگەیاندنێک لەبارەی کۆمەڵەی ناوەوە دەدات. واتە لە کۆمەڵەی کار ئەو جەزانیاریمان پێدەگا کە ناوەکە کووە. بۆ وێنە لە کۆمەڵەی کار دەزانین مەلای جزیری بلیمەت بوو، واتە زیرەک بوو. دەزانین کە چیای هەڵگورد بڵندە. کاتە کۆمەڵەی کار ڕاگەیاندنەکەی لەبارەی ناوەکەی دەدا وەکو وشەی نوێیە، خۆڕاگرە، زیرەکە، بلیمەت بوو، بڵندە، و بڵند دەبێت، زیرەک دەبێت، ئەگەر کۆبوو زیرەکن، خۆڕاگرن، نوێن، ئەگەر زاراوەی کوردی کرمانجی ژوورو بوو بێگومان وشەی دیکە هەیە. کەواتە ئێستا تێگەیشتم کە ڕستە دەکرێتە دوو بەش، بەشی ناو و بەشی کار. و بەشی ناوەکە دەبی بزانم کامەیە و بەشی کارەکەش کامەیە. ئەگەر هاتوو بەشی ناوەکە نیهاد بوو ئەوە هەمیشە ئەمن کارێکی ناتەواوم هەیە، ئەگەر نا ئەوە شتەشکەیە. بەڵام لێرە تەنیا باسی نیهاد و گوزارە. ئەگەر من لێرە تۆزەشکە ڕوون کەمەوە بەشەکانی ڕستە، بەشی ناو و بەشی کار. نیهاد و گوزارە کەنجی دەبیتە نیهاد و گوزارە ئەگەر ئەو وشانە یان ئەو کارە ناتەواوانە هەبوون، کاری یان بوو یان بووە بە تەنیا یان دەبێت یان یەش ئەویش هەر تەواوە. کەواتە بۆ وێنە ئەگەرە من بمەوێ باسی ئەو ڕستەیە ئاوەکە سارد، نەتوانم ئاوەکە سارد، دەبی هەمیشە ئەمن چ بنووسم؟ ئاوەکە ساردە، ئاوەکە ساردە یان ئاوەکە سارد بوو، ئاوەکە سارد بوو، یان ئاوەکە سارد دەبێت. کاتە دەبێت و و بوو ئەوانە هەمویان کاری ناتەواون، هەمویان کاری ناتەواون. ئەو جا کە ئەمن کاری ناتەواوم هەبوو ئەو ناوەی ئێرە
ئاوەکە دەبیتە نیهاد و کارە ناتەواوەکەش لەگەر سیفەتی سارد بەیەکەوە دەبنە گوزارە. ئەگەر هاتوو کەنجی ئەو وشەی بەکاردەینین، ئەگەر هاتوو کۆمان هەبوو بۆ وێنە نمرەکانی نەبەز بەرز، نەتوانین نمرەکانی نەبەز بەرزە، هەرچەندە دەشتوانین، بەڵام باشتر وایە نمرەکانی نەبەز بەرزن، زۆرن، بڵندن، واتە نمرەکانی باشن، نمرەکانی نەبەز بەرزن. ئەدی کەنجی چ کاتێک یەی بەکاردەینین، ئەگەر هاتوو لە جیاتی سارد بۆ وێنە وشەکمان هەبوو کۆتایی هات بە پیتەچی بزوێن بۆ وێنە وەکو نەبەز مامۆستایە، نەتوانین بنووسین مامۆستائە، وەکو ساردە، چونکە مامۆستا پیتی بزوێنی لە کۆتاییە، نەتوانین لە تەنیشتی دانین، دەبی ناچارین یە لە تەنیشتی دانین، مامۆستایە. وەکو وشەی لە جیاتی سارد گەرمە، ئەگەر بمانوێ بنووسین ئەوڕۆ گەرمە، نەتوانین بنووسین گەرمە، دەبی بنووسین ئەوڕۆ گەرمایە، چونکە گەرمە بە پیتی بزوێن کۆتایی دێ. کەواتە بەو جۆرەی نیهاد و گوزارە. ئێستا تەواو بووین لێرە، دەچمە لاپەڕەکەی دیکە. ئەگەر سەرنج بدەینە، ڕستەکانی سەرەوە دەبینین وشەکانی پەرتووکەکە کورد، هاژا، مەلای جزیری هەڵگورد، ناون، وەسف کراون، هیچ کارێکیان ئەنجام نەداوە، هیچ ئیشەکیان نەکردیە، بۆیە پێیان دەگوترێت نیهاد. دیسان هەر لە هەمان ڕستەکانی سەرەوە وشەکانی نوێ، خۆڕاگر، زیرەک و بلیمەت و بڵند هاوڵ ناون، بە هاوکاری کاری ناتەواو وەسفی ناوەکان دەکەن. ئەوجە ئێستا نیهاد چییە؟ وشەیەکی بنچینەیە لە ڕستەدا، یان ناوە یان جێناوە. ئەو نیهادە سیفەتێک یان هەواڵێکی دەدرێتە پاڵ، و کاری ڕستەکە هەمیشە کارێکی ناتەواوە، واتە کاری ناتەواو یە بوو دەبێت، ئەوانە کاری ناتەواون، بوون بووە، ئەوانە کاری ناتەواون. زۆر کارە ناتەواوەکان کەمن، بە پەنجەکانی دەست دەژمێردرێن، بەڵام کارە تەواوەکان گەلک زۆرن. کەواتە ئەمن ئەگەر کارە ناتەواوەکانم زانی، کارەکانی دی هەموو تەواون، تەنیا پێویستە ئەمن کارە ناتەواوەکان لەبەرکەم، بەڵام تەواوەکان پێویست ناکە. گوزارە چییە؟ گوزارە بریتیە لە کاری ناتەواو بە یارمەتی وشەیەکی دیکە، سیفەتێک یان هەواڵێک دەداتە پاڵ نیهاد. هەرچی کار هەیە لە زمانی کوردی، زۆر گرنگە ئەو ڕستەیە، هەرچی کار هەیە کاری تەواوە، تەنها ئەو کارانە وە کاری بێگومان دەبێت و بووە یان یە یان ئەویش هەر کاری ناتەواوە، دەبی ئەمن بزانم.
کە هەمویان لە چاوگی بوون وەردەگیرێن، واتە بوون دەبێت. ئێستا ڕاهێنانەکە کووە؟ ئەم کارە ناتەواوانە لە ڕستەدا بەکار بهێنا. بزانم ئەمن ئەو ڕستەم نووسیە ساڵ 365 ڕۆژە. چونکە ڕۆژە هەیە کاتە ساڵ نهادە. ئێستا ئەو لە دەرەوە بوو، ئەو لێرە جێناوە نهادە، چونکە بوو کارەکی ناتەواوە، هەواڵێکمان پێدەگەینی ئەو لە چێ بوو؟ لە دەرەوە بوو. پاشان کوردستان دەبێت بە دەوڵەتێکی مەزن. کوردستان دەبێت لە بوو هاتیە. کوردستان دەبێت بە دەوڵەتێکی مەزن. دەبێت و بووە، ئەوانە هەمووی کاری ناتەواون، و لێرە کوردستان نهادە. مەزن لێرە صفەتی دەوڵەتی کوردستانە. کەواتە ئەو سێ ڕستەیەم هەیە. ئێستا ئەو لاپەڕەش تەواو بوو، دێمە لای ڕاهێنانی ژمارە 2. ئەو بۆشایانەی خوارەوە بە نهادێکی ناوی پڕ بکەواتە جێناویان ناوی. هۆزانوانێکی کورد بوو، لێرە بە کەیفی خۆت ناوی هەرچ شاعیر و هۆزانوان دەتوانی بنووسی. بێکەس، هێمن، دڵدار، قانع، پیرەمێرد، خانی، ئەحمەدی خانێ مەبەستمە، هەرچێت نووسی ڕاستە. ڕستەی دووەم هی ئەوە، هەرچ ناوەکت نووسی ڕاستە. پێنووسەکە هی ئەوە، پەرتووکەکە هی ئەوە، خانووەکە هی ئەوە، دەسماڵەکە هی ئەوە، هەڵەکە هی ئەوە، هەموو شتێک بدە پاڵ ئەو. ڕستەی سێیەم سلێمانی بەناوبانگە، هەرچ ناوەکت نووسی ئەویش ڕاستە. بۆ وێنە هەنجیری سلێمانی بەناوبانگە، شادجوانی سلێمانی بەناوبانگە، شاری سلێمانی بەناوبانگە، چیایی ئەگەر هەبوو بێگومان ڕەنگە چیای سلێمانی نەبی، ناویدی هەبی، بەڵام چیای سلێمانی بەناوبانگە، ڕەشەبای سلێمانی بەناوبانگە. کەواتە هەرچت نووسی لێرەش هەر ڕاستە. ڕستەی 4 هەولێر دێرینە. شاری هەولێر دێرینە، کەڵای هەولێر دێرینە، مزگەوتی هەولێر دێرینە. هەرچت نووسی لێرەش ئەویش ڕاستە. مێژووی هەولێر دێرینە، ناوی هەولێر دێرینە، ڕەنگە ئەو شتانە. پاشان کوڕێکی زیرەکە لێرە هەرچ ناوی خۆت بنووسە یان ناوی هاوڕێیەکەت بنووسە. کوڕێکی زیرەکە بە خۆت یان هاوڕێیەکەت. ڕاهێنانی سێیەم، ئەم بۆشاییانە باکارێکی ناتەواو، واتە ئەمن چم هەیە یان یان یە یان بوو یان بوون یان دەبێت، هەر ئەوانەم هەیە، یان بووە. شەرەفخانی بدلیسی مێژوو نووسێکی کورد بوو.
بێگومان دەتوانم بنووسم مێژوو نووسێکی کوردە، ئەویش دەتوانم وەکو نەمر یەکەک نەمربی وەکو ئەوەی وایە ئێستا باسی بکەم. شەڕەفخانی بدلیسی مێژوو نووسێکی کوردە یان کورد بوو. ڕستەی دووەم، ئاسۆ خوێندکارێکی زیرەکە. زیرەکە کاتە ئەوها زیرەکە. بێگومان نەتوانم بە تەنیا بنووسم لە زمانی کوردی، لە زمانی کوردی دەبی ئەوها بنووسرێ. باوکم مامۆستا، لێرە ناتوانم بنووسم مامۆستا ناچارم بنووسم مامۆستایە یان مامۆستا بوو. مامۆستا بوو، بەڵام دەتوانم بنووسم مامۆستایە. باوکم مامۆستایە، ئێستاش مامۆستایە، لەبەر چ بنووسم مامۆستا بوو؟ بنووسم مامۆستایە. کاتە مامۆستایە لەبەر چیە؟ چونکە مامۆستا بە پیتەکی بزوێن کۆتایی دێت. سەیران لێرە ناوی کچ یان ناوی کوڕ بوو بە ئەندازیار یان دەبێت بە ئەندازیار. دەبێت یان دەبێ، بێگومان پێویست ناکات تئی بنووسم، دەبێ. سەیران دەبێ بە ئەندازیار یان بوو بە ئەندازیار یان بووە بە ئەندازیار. سەیران بووە بە ئەندازیار، لەبەر چنا؟ کەواتە زۆر باش بوو. ئێستا بچمە لای وابزانم لێرە بگەڕێم تۆزێک باسی ناو چییە. ئەگەر هەندێک جار نەزانی ناو چییە، هەموو تەمەشای ئەو شتانەی دەوروبەری خۆتکە هەمویان ناون، واتە لە دەوروبەرت چ هەیە؟ ناوی شتومەک بۆ وێنە کاتژمێر، نەخشە، کووپ، خەناوکە یان ملیوانکە، دڵ، تیشرت، ئاڵا، کچ، کوڕ، ژوور، کورسی، پێنووس، چاو، دەست، پێ، ناوی هەموو چیاکان، ناوی هەموو دەوڵەتان، ناوی هەموو گوڵەکان، ناوی هەموو باڵندەکان، ناوی هەموو ڕووبارەکان، ناوی هەموو میلەتان، ناوی هەموو ئەندامانی جەستە، ناوی هەموو ئەو شتانەی لە ماڵێ هەیە، هەموو ئەو شتانەی لە خوێندنگە هەیە، هەموو ئەو شتانەی لە دام و دەستگایەکان هەیە. کەواتە ئەو شتانەی بە چاو دەیان بینی هەمویان ناوە. هەمویان ناوە. ئاسمان و ئەستێرە، باران و هەتاو و ڕۆژ و شەو هەمویان ناون. کاتە ناو زۆر ئاسانە بزانی کامە ناوە. بێجگە لە ناوی مرۆڤ، ناوی کەس، ناوی کوڕان و ناوی کچان، ناوی گیان لە بەران، ئەو جەبێجگە لە هەندێ جێناویشمان هەیە دەبی ئەوانیش بناسم. ئەدی کاری تەواو چییە؟ بێجگە لە کاری ناتەواو هەموو ئەو کارانەیە کە بێجگە لە کارە ناتەواوەکان، هەموو ئەو ئیشانەی ڕۆژانە دەیان کەی هەمویان کارە. وەکو دەڕۆی، دێی، ڕۆیشتن، هاتن، چوون، دەخۆی، خواردی، دەخۆم، خواردمان، چووم، چووی، دەچم، چووین، چوون، دەکات، دەکەوێ، کەوت، دەشوا، شوشتی، شوشتمان، هێنای، دەهێنێ، دەهێنین، نووست، نەنووست، دەفرۆشێ، نافرۆشێ. هەموو ئەوانە کە لێرە نووسیتم کاری تەواون.
ئەوانە کاری تەواون. کاتە هەموو ئەوانە کاری تەواون. بەڵام ئەو کارە تەواوانە ئەگەر هەبوو ناوەکە نابیتە نێهات، دەبیتە بکەر. بەڵام ئەوە لاوانەی داهاتوو باسی دەکەم. لێرە تەنیا ئەو ناوانە چونکە ئەگەر هاتوو کارەکە ناتەواو بوو، ئەو ناوانە هەمویان دەبنە نێهات. کچەکە کوردە، کوردە، کچەکە کوردە، کچەکە نێهادە، ناوە و کوردە سیفەتی کچەکەیە. بەڵام چونکە ناوەکی کارێکی ناتەواوە لەگەڵ سیفەتی کوردە هەردووچیان دەبن بە گوزارە. کاتە لێرە باشتر وایە ئەمن بێمە کۆتایی ئەوانەیە لەوانەی داهاتوو باسی بکەر و باسی کاری تەواو بکەم. هەتا ئەو کات هەر بژی.